بەلێومە نۆهێتن ئەزوو خشکت خۆ هەردوو تواسۆینە زۆر باشە. خۆی کێشەی هەرە زۆری خەڵکی بادینان مەسەلەی مارەییە. ئێوە مارەییتان زۆر زۆرە، یعنی گەنجی بادینان تەنانەت یعنی تۆزێ هەولێریش باشە، پچێک هەولێرش باشە، یعنی گەنج ناتوانێت لە بادینان لە هەولێر لەو شوێنانە ژن بێنێت. مەبەستم گەنجی فەقیرە و کەسی خەریکی کەسابەتە، عەرەبانەی هەیە، خەریکی کرێکاری، ئەمانە ناتوانن ژن بێنن. یعنی ئێوە 200 مسقال 300 مسقال یان 100 مسقال 70 مسقال ئەمانە بە خەڵکی هەژار و فەقیر ناکردرێت. بۆیە مارەیتان دابەزێنن، ئەو کاتە شوتان ئاسانە بێت. کەسی فەقیر و هەژار دێتە داواتە. وڵا سەیدا ئەم دیف و مواصفات و شتە هەندێنەوە چین وڵا بەس ئەم بێژین دیمدار بن بسلمان مە خوددان بکەن، یعنی ڕەحم بن بوومە مەڵە دنیای ئەبەد خەمینەک ئەب خود بێژم، یعنی بهێت ئەم بخوازم بەس ئەبزانم یە باشە بخودێ بلا خوب من حلقه نەینیتن حەلاقە نەینیتن. بەس سبحان الله زەوجەمە گەرە تەرقەلەت کەمێ. خوشکی من لای ئێوە ئافرەت عادەتەن ئافرەت چەنی ئاڵتونی بۆ کڕن، چەنی زێڕی بۆ کڕن؟ والله سيدا يعني يا هاي حتى كيلو جيت خازيتن يا هاي 300 خازيت كيلو كازير يا هاي خازيت عندك بود إنن بس يعني حال حاضر يعني دوهيك يا راستاي سر حتى 200 ويذا 200 بين 200 غرام 200 غرام کەواتە 200 مسقال 300 مسقال. من خەڵک لە بادینان و پەیوەندی پێوە کردووە هاتووە بۆ لام وتۆتی مامۆسا ئێمە ناتوانین ژن بێنین بە هیچ شێوازێک، ناتوانین ژن بێنین. باشە چونکە بەلایەن کەمەوە ئەبێت 10 دەفتەر دۆلارت هەبێت بەس بۆ ئاڵتونەکەی. ئەمە ئاڵتونی پێشەکی 10 دەفتەر دۆلار، یعنی تقریبا ئەبێ 300 مسقال زێڕی بۆ بکەم 10 دەفتەر دۆلار. باشە ئەبێ 10 دەفتەریشم هەبێ بۆ مەسەلەی خانوو، ئەمە 20 دەفتەر، ئەمە 20 دەفتەر. ئەنجا ئەم ئافرەتەش تقریبا 100 مسقالیش ئەکاتە گردنمە وەکو مارەیی، ئەمەش تقریبا چەندێک ئەکات، ئەمەش بڵێ 4 دەفتەر. باشە ئەمە 24 دەفتەر. ئەم 24 دەفتەرە ئەیتر خۆ کاکە ئەبێت تۆ بازرگانێکی زۆر گەورەبی، ئینجا 24 دەفتەرت ئەبێت. بۆیە خوشکە بەڕێزەکەم من ئەزانم لە معاناتی گەنجی منتیقەی بادینان تا ڕادەیە وەکوتم ئەو دەمارە هەتا ئەگاتە سۆران و منتیقەی ئاکرێ و هەولێر و ئەوانە گەنجی فەقیر زۆر بە ئەستەم ئەتوانێ ژن بێنێ بە هۆکاری ئەوەی کە لەوێ مارەی زۆر داواکرێت، مارەی زۆر داواکرێت. أكيد سيدا ما عزنا هم خلق ناشد فيكو فيجني بيني تنعمل دوكي هندي ديفت عادات و تقاليدات چن و اوان تشتت نكات انترنت دا ديار بوين ورتاش خده بيت يعني يوال هاتي دوكي فيكو فيناكت شيت شيكات ناكر شيت جني بيني و بأغلبه يعني بمرتا سيداني زيكي بيجمع بحفتو بينج الصادي باريك تشكروي كات يا خالتي. بالضبط وایە خۆی گەورە زەواج بۆ کچەکان و کوڕەکانیشمان ئاسان کە خۆی گەورە تۆش ڕوسپیکە. خوشکە بەڕێز دەکەم خۆشحاڵ بووم هەندێک لە شتەکانت تێنەگەیشتم، هەندێکیشی تێگەیشتم. خوددا شەڕازی بێ ڕەبی. گەلێک مەمنوون، ڕازی بێ داوام بکەن. لەگەڵ بێ.